وەرە ئاخر ئەڵێم ئەمە هیچ مەڵێ و بێدەنگ دانیشە ئێستا پاشقڵگرتنی ئیشە بە بۆنەی شەراکەتەوە گولە بنێ بەراکەتەوە بەگاڵتە ناڵێم بێزارم کە ئێستا وا شێت و هارم چاوەڕێی موچەی پێرارم ئەڵێ ئەو کۆیە نازدارم کوژراوی نێود و ئیدارم ناڵێم چۆن بوو ئەی چون برادرێ پێی مۆن بوو ئەڵێم چۆنی وەکو تانجەرۆ بەبۆنی یان سیتیەکەی کابرای لە ئەم گوستە چاوا چرای تو ئەزانی چی آخر ئەڵەی لە خەڵوەتای قەد لە حەکی مەگرە خەتای ناگرم من کوشتەی شەڕی بێسوود و تۆشی پەتای وڵات بایدایەوە بۆ خوێن میدیاشیان پڕ کردووە لە گوێن بەداخەوە سەروەرانی یاسا لە کوێن ئەخر تو ئەزانی چییە آخر و ماخری ناوێ جۆگرە تاوێ فەرموو ئەم وڵاتە پڕ نەفتایە نەوت فڕیوە بەم سەرمایە عەشەو